کوردی لە کەناڵی گەڕیان میدیا. کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان. ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا. بەڕەشی چاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە. چاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان. بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 0772 999 658. برژانگۆ بڕۆی ئەگری جای خاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان. گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری، ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. گەر ئەتەوێ گوێ لە دەنگی سروشت و لادێ و کانی و چیاکان و بولبولی کوردستان بگری، گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. رسم بوها شواء رسلا وباني ورسم بوها شواء رسل لا وباني وأزيد بها ريتو أمنا بني إنساني وأزيد بها ريتو أرنا بني إنساني. سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست ئازیزانم بینەرانی تەلەڤیزۆنی گەڕیانێزی لە میکس میدیا بیسەرانمان لە ڕادیۆ میلی گەڕیان لەسەر فریکوێنسی 94.1 لە FM. خۆشحاڵم ئەم ئێوارەیە بەڕاستی خۆم ئەگەر بڵێم تقریبەن 1 ساڵیش بۆم بەرنامەیەکەم. 1 دانە ساڵە من لە هەوڵ و تەقەلەیەم گەنجێکی خوێنگەرم، چکە ئەوە ئاواتەی کە من چەند ساڵێکی بۆکەم ئەوەیە مەقامە ڕەسانەکانی گەرمیان زین و بکەینەوە، هۆرە و سیاچەمانە و لاوەک و ئای و حەیران زین و بکەینەوە، بەستە کوردەواریەکان زین و بکەینەوە. ئەو هونەرێک کە شێوێنرا بوو چەند ساڵە من بە هاوکاری کۆمەڵی خەڵکی خۆبەخش و ماندوونەناس کە وەکو وێنەگرەکان وەکو ستافی ئەم ڕادیۆ و ستافی بەرنامەکە و کۆمەڵی وینەری میلی و هیچێکی ژەوانی کە زۆر لەم ئیشە ڕۆڵ هێوە لەگەڵمان نەک لەم بەرنامەیە. لە پێشتریش کە دەنگێت جوانەکانی چریکەی گەرمیان و گەرمەسێری بە منەناسان مامەسا حەمیدی کەمانچە بۆ حامید ژەنیار، حامید عوسمان، چکە حامید عوسمانەکان زۆر هونەرە، مامەسا حامید نازاوێکی جوانی بە خۆی داناوە حامید ژەنیار. حامید ژەنیار ئەو کەسەیە و ماندوونەناسەیە ئەتوانم بڵێم من و ئەو بە یەکەوە مۆسیقامان هێنا ناو کافتریاکان، یعنی ئەو کلتورێک بووێ بەدامانهێنا مۆسیقامان هێنا سەر شەقامەکان. لەم ڕۆژانە داوای لێ کردم وەکو ئەرشیڤ وتی ئەوە کەی بووە مۆسیقامان بدە سەر شەقام، وتم پێم وا بێ 2010 بووە یا 11 بووە تقریبان، یعنی ئەو کاتانە و شانە تازە بوو ئێمە مۆسیقامان بدە سەر شەقامەکان، ناو چایخانەکان، ناو کافتریاکان، هونەرمان هێنا. ئەوە سواز بە خۆم ڕۆتیان کچ و کوڕێک، یعنی هونەرمەندێکی کچ و کوڕ لەبەر سەرا مۆسیقا لە چەندین گروپ لەسەر شەقامەکان بڵاو بۆتەوە. ئەمەیە پایتەختی ڕۆشنبیری. خۆ پایتەختی ڕۆشنبیری هەر نابێ بە هەر لە ناو کتێب و نووسراوەکان بڵێن پایتەختی ڕۆشنبیری، ئەی نابێت ئیشی بۆ بکەی بەڕاستی هونەری میلی زین و بکەیتەوە. و یەکێک لە ئاواتەکانە من هەموو جارەگەڵێم چەند مەقامەیە، مەقامە سەرۆکیەکان 7 مەقامە، ئەمە ناتوانین بڵێن هی کوردە، ئەوە هاوبەشە بینی ئێمە ئەم نەتوانەیە کە لەم سنوورەیە ژین ئێران و عێراق و تورکیا و چۆ بەڵام مەقامەکانی گەرمیان هی خۆمان، یان هەڵقوڵاوی ناو و ناخی هەڵقەرچاوی
خەڵکی بەژمێنەتی گەرمیان خۆیەتی هەر ناوەکانی بەخۆیەتی ناوەکانی خۆی ناوەکانی هەر ئای ینی ئای چییە گەرمیانەکان دایمە بەشیان تعریب و تەبعیس و تەرحیل و ڕان و ئێنفالکرا و قوربەسەری دنیایان بەسەر هاتووە چیان وتوە ئای وتوە قەتاری وتوە ئەڵڵاوەسی وتوە خورشیدی وتوە هەمووی گریان هەمووی هەڵقوڵاوی هوەری ڕاستەقینەی ناو ناخە ئەنی ئەو هوەرە نییە تۆ دانیشی ئەڵێ من بەندبێژم ڕێزم هەیە بۆی بەڵام لە مۆبایلەکە یەک دنیاشتی نووسیوەتەوە بە دوایەکە وەڵڵەهی ئەو بەندبێژی بێ ناوترێ بە قوربانم ئەوە تۆ شتەوەی خوێنیتەوە بە سەریعی پەنجانی بەیەقعاکە تۆ ژێڵیت با بە زۆر لە سەری نەڕۆم شکاتی ناو بەرنامەیەکەوە بە گەرمی بە خێراتنی گەنجێکەکەم کە مواردی 2003 چۆن شانازی پێوە ناکەم گەنجێک لەو تەمەنەیە بایەخیەوە بە قەتار و ئەڵڵاوەسی و ئای و خورشیدی و خاوکەر و مەقامەکانی گەرمیان ئەو کوڕی پیاوێکە باوکی شاعیرێکی زۆر زۆر بەناودارە خۆزگە من حەزمە کرد متعجەباریش لێرە بووە کە هەندێک شعری بکەندەوە لەو شوانەیە موچورکە بەجیانماوە بەڕاستی مامەستا حەمید بەخراتی تۆ کاکە داناکەم یاخوا بەخێر بن بۆم بەرنامەیە مامەستا ڕۆڵێکی زۆر گەورە هەبووە ئەو دوایی لە نیوانی بەرنامەکانە باسی ڕۆلی تۆکەم کە چی کردووە کاکە ئەلان ڕەفیقی خۆشەویست ئەو ڕاستە بەڕێوەری پەیوەندیەکانی ڕادیۆگەڕانە بەڵام هەموو کاتێک کە پێمان توێ بەخۆی زەربەکەیەوە ئەو زەربە کوردەواری ئەویش ئەو هونەری پاراستووە کە ئەو زەربێ و کە بەشایەتی خۆم کامگارەکانی ئەترافیان پێکردووە دەستخۆشی لێکم بەخێر بێ لەگەڵ سافی مادونەناسی ڕادیۆگەڕیان کاکە ڕێباز و کاگۆران هەورامی کاگوران هەورامی و کاگاوکار و کاگامانج ئەم بەرنامەیە ڕۆ پێشکەشەکەین پێشەوەی هیچ شتێ لە کاکە داناجیان بپرسم لەبەرەوەی خەڵک چاوەڕێ بزان ئەم کاکدانەیە بۆچی میوانە لای ئێمە ئەچینە لای یەک مەقام دوایی تر قسەکەین هەموو پرسیارشتی لەبارەی ژیانیەوە خم لياي بان خم دخم لياي بان خم أرياي كربغم زمان ما كارياي زخواي قول بستن بلا كسمار ياي زخواي قول بستن دقداي لشناي نادي أرياي
عزیز مار یار 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 خیلک یای دا خود درد آریای با کم کاسمار یار یار یای خیلک یای دا خود درد یتیما یای یای هوا یای 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 لما وای طلقي داي ساتك ياي وي بخم ارياي برايان اي برايان اي برايان سرنا يوم داغاي بمرما ياي اي 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 عزیزم تو خواهی فرقام كم شردام عزيزكم تخواقي يشتاني ولن يتمي دق يشتاني ولن عزيزي نبوش وجيران سمكولانشان بيازم سيران عزيز مرياري قد سات يا غاي نامي دقت سات يا غاي نامي عزيزي ويسري وقت مداي فلغي عزيز ما بابني وبان أرياي برايم زامي سختم داغا آمن نما نما آمن أمان 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 أري راستي خيابان
چاوەکەم باخچەی میلەتەیە ئەرێ ڕاستەی خیابان چاوەکەم باخچەی میلەتەیە ئەرێ کراسەکەی بارد نازەنین چیتی شیرکەتەیە ئەرێ کراسەکەی بارد لاڵەبم چیتی شیرکەت ئەرێ لای 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 ئەوێ گردن بە خاڵی بۆز 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 تومی خات و خاڵی شێم باوش و منداڵی بۆ کچێکی چوارە نازانم چی بڵێم نازانم چی بڵێم ماشەڵڵا ئەو دەنگە و لە وایە لە چاو مناڵێەوە تەمەنەیە دەنگێکی پڕ دەنگێکی پێگەشت و دەنگێکی کامەڵ کاکە داناجیان دەمە خۆش بێ کاگامان کەمال گوڵی بۆ نردووی کاگامان کەماڵە سەرکەوتوو بن کاکاوکار عەبدوڵڵا هەمیشە سەرکەوتوو بوون ئادەم سەعید دڵار سەرکەوتوو بن میران خەراغی خۆشەویستی هونەرمەندی ژەنیاری باڵەبان و دەنگخۆش گوڵ و دڵ و دنیای لاشی نردووە کە سەیران خات و سەیرانی شەریفی پێشکەشکاری بەتوانای ڕادیۆ سلێمانی هەستڵاوی نردووە ئەڵە ماشەڵا لەو دەنگە منشڵم ماشەڵا لەو دەنگە مامەسا دڵنیام دەستی توی لە پشتەوە چکە هەرچی قەتار و هەڵاوەستی ئێستا لەم سەردەمە هەیە ئیلا توی لە پشتەوەی ئەمە یەکەم جار من پێم وابێ لە مۆسیقای سەرشەقامەوە من ئەم گرتەیەکم بینی زۆر بڵاو بۆ بە شێوەیەکی بەربڵاو لە سۆشیال میدیایە ئەیتە پێێنی بە مامەسادانەوەکرد خێرا بە پەرەمە ئەوت مامەسا حەمید مامەسا حەمیدجان ئەمە چیە بۆ خاتری خواوتیەوە گەنجێکی دەنگخۆشە و کاکەدانایەتە هەر زوو پەیوەندی پێوەکەەوە خۆی زانێ ئەبزانام ساڵێکە بێم پەیوەندی لە پەیوەندیان لەگەڵ کاکەدانایە بەس کاکە داناجان خوێندکاری پۆلی 12 بوو کە ئێمە پێڵنی شەشی دوانەوەندی بەرحەلێکی قورس بوو من هیوای سەرکەوتنم بۆ خواست وابزانام شکر دەریش بۆخوا الحەمدولله جیراویش کرد وەڵاهی لە زانکۆی کۆیە پەروەردەی کوردی ئەم گەنجە خۆشەویستی ئێستا لە زانکۆی کۆیە لە کوردی وەرگیراوە و من حەزەکەم خۆی باسی بکە بەس بەڕەوە ناڵێم ناوی کاکەدانایە وابزانام نیشتەجوۆی چەمچەماڵە بەڵێ کوڕی پیاوێکی شاعیرە لە بنەماڵەیەکی گەرمیانی ڕەسەنی بنەماڵی جەباری یاخوا بەخێر بێ کاکەداناجان قوربانم بووم کاکجەزا تۆ لەکەیەوە یا تەسیری چێ لەسەر دەنگی تۆ بوو خۆدا مەقامانە ڕاستەکەی کاک جەزا ئێمە هەر لە سەرەتاوە لە بنەماڵەیەکی ئەدەبدۆست و هونەردۆست هابوون بە تایبەتی باوکم کە لە ڕێچکەکەی شکان خۆی کاتی خۆی گۆرانی بێژێکی میلی بووە و ئێستا شعرە نووسێت هەر لە مناڵیەوە پاڵپشت هەمومان بوو تەنها خۆمیش نابرایەک شمەیەش دەنگی خۆشە پاڵپشتمان بوون و یعنی بیرمە مەقامە گەرمیانەکانی سەرەتا فێرکردم ئەوە تۆ سەرەتامانە فێربیەوەکانی تر هیچ نییە وڵی دەستی خۆش بێ پەرۆدەی و گۆشکراوی دەستی پیاوێکی شاعیر و گۆرانی بێژ بووە هەر ئەوە چاوەڕە نەکرێت بەڵام من ئەوەی کە تێبینیم کردووە چەمچەماڵ نازانم بە حکمەوەی کە لە ناوچەی شووان و یا لە ناوچەی خاڵۆبازیانی ئەو ناوچەی چکەگەر بە خانەوادی سەڵات داودای ڕۆ بچینەوەش هەر لە خاڵۆبازیانی ڕۆشتن تۆ نازم برادرە ناگادارەنیاننا یعنی هەر ئەو ناوچەیە سبحان الله شوێنی مەقامات و قەتار و ئەڵڵاوەسی ئێستا لە چەمچەماڵ من ئاگادار چەند کەسێکەوە هەیە کە ئەتوانن مەقامە گەرمێنەکان بە جوانی بڵێن کاگە ئیحسانەوە ماشەڵڵا ئیحسانی هەزار جار زیرەکە ئەو زیرەکە لە حەسەن زیرەکە بەڵام ئەو زیرەکە لە مەقامەکانی گەرمێنیشە و هەروە کاک ڕەمەزان گەرمێنیمانەیە کە خەیرۆڵایەکی شەیە لەو بینەیە داوەتیان کردەوەی وایە کە خەیرۆڵای خەیاتی شەیە بەس بێت گەرەوە خەیرۆڵای تریشتانێ یعنی بەڕاست خەیرۆڵە تەوەکولی شەیە دەستا خۆش بێت بە حکمی ئەوەی مامۆستا حامید وەکو مامۆسایەک چووە چەمچەماڵ ئێستا وازان مامۆستا حامیدجانیاریش خەڵکی چەمچەماڵە بەڵام لەوێ ڕۆڵێکی زۆر گرنگیە بۆ هەم لە بازیان هەم لە چەمچەماڵ ئێستا تیپێکی مۆسیقای لە دوای خۆی لە بازیان گۆش کردووە کە ماشەڵەوان زۆر بتوانێن مامۆستا دەستخۆشی لێکم ئەو ڕۆژە بێ بەرنامە بە تایبەتی بۆ خۆی بکەین ئەمڕۆ پێشەبێ ناو بەرنامەتی بەخوا دەنگم نووساوە جنە سەرەتا مامۆستا حامیدی سازە بەڵام دوایی لە کەمانی شەخۆمان بینیمانە ماشەڵڵا چەند بتوانێت واکە دەنگشی خۆش ئێستا من ئەیبینم هەندێک جار بە دەنگە خۆشەکەی چەندین مەقاممان پێشکەشەکە کاکە داناچێن ئەم بەرنامەیە خۆشەویستانم ڕاستەوخۆ پێشکەشەکرێ هەچ پرسیارێکتان نەبێت لە من لە بەرنامەکە لە ڕادیۆی گەڕیان و یاخود لە میوانەکانە مەتوانن پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلەکەی
ڕادیۆی گەڕیان کە دوانیان ڤایبەر و وەتساپیشی لەسەرە بۆ کوردانی تاراوگا بەر ژمارە مۆبایلی 1970 471 5264 وهروە ژمارە مۆبایلی 1970 75 کە وەتساپی لەسرە 1950 جێی خۆیەتی ملێرەوە سواسی بێپیانم ئاراستەی هەموو خۆشەویستانە بکەم کە لە میحنەتەکانی ڕادیۆی گەڕیانە پشتیوانمان بوون بە تایبەتی کاک ئیسماعیل ئەمەریکا کاک سیوەیل خۆشەویست کاک سیوەیلی هاوڕێی خۆشەویستمان لە دانیمارک و هەروە دکتۆر تاڕەسوڵ کە هەموو کات پشتیوانی ڕادیۆی گەڕیان و پشتیوانی مامۆستا حەمیدیش بۆ پشتیوانی مۆسیقای سەرشەخام و مۆسیقای کولتوری و کورە چاپکردنی نامیلکە و پیکەر و دکتۆر تاڕەسوڵ دەستی بە ڕەوڕەوەی هونەرە و کولتور و ڕۆشنبیریەوە لەم کوردستانەیە بەڕاستی پیاوێکی نمونەیە کە سەرمایهدارێکە سەرمایەکەی هەر ئەوە نییە بۆ خۆدەوڵەمەندکردن سەرمایەکەی ئەوەی کە خەمی ژێرخانی هونەری و وڵاتەکەیەتی ئەوەنە کەمتر خەمی پارە پیاکردنیەتی بەڕاستی پیاوێکی خۆشەویستە من ڕێزمێ بۆ کۆمپانیای ئاوی سلێمانی فاستلاین و هەروەها کۆمپانیای ئایچوو کە ئەمانە هاوکاری ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزیۆنی گەڕیانن بۆ سوپاسی بەپیانم بۆ کۆمپانیای میکس میدیا کە زۆر پشتیوانمان لە ئێستای ئەمە تەلەڤیزیۆنی میکس میدیا 24 کاتژمێر پەخشمان هەیە بە پشتیوانی میکس میدیا خۆیان کە بەڕاستی هەڵوێستیان لەبیر ناکەین. بەها ناسڕی ئەڵێن سەرکەوتوو بیت زۆر سپاس کاکەوێ سەنگایەڵ هەر بژی کاکە گوڵجیان دەستیەوەش خۆش بێ بۆ ناساندنی ئەم لاوانە دیوانە لە ساڵتان لێ بێ نەریمان حەمە ساڵە کە گەنجێکی دەنگخۆشە گۆرانی ماملێڵێتەوە جاوە سەب بەبانی کاک نەریمانە بیرم کەوتەوە مامۆستا حەمید چەند کەسێکی تری دۆزیێتەوە گۆرانی ماملێڵێ هەشێک لەوانە کاکدانا پێنجۆنی هیوادارم بێ بەشمان نەکا لەو دەنگەش سڵاو لە ئەڕوا کاکسامانی زەڕنگەرەوە بزانم ئەویش زۆر دەنگی خۆشە کاک نەریمان حەمە ساڵ ئاڵاستڵاو لە مامەزا و ماندونەناس سڵاو لەو کاکە حەمیدی بەتوانە زۆر لەگەڵ میوانەکەی دیوانە بژین دەستان خۆش بێت ماریۆ عەبدوڵڵای خۆشەویست و دڵسۆزی ڕادیۆی گەڕیانەوە دەست خۆشکاک دزا بە خێراتی میوانەکانەکەم زانیار عادڵە سڵاو ڕێز بە بەنامە جوانەکەتان سڵاو خۆشەویستیم بۆ کاکدانای هاوڕێ کاک زانیاری خۆشەویستان من سڵاو ئەیە بۆتان نامێت کات بکوژم ئەگەر مامۆستا حەمید هەشتێکی هەبێ بۆ بەنامەکە باسی بکات دوایی مایکی ژەین بە مامۆستا حەمیدجان بەس ئەوەنە تامەزروین کە بچینە لای بەرهەمەکە دەنگخۆشەکانی کاکە داناجان ئەمانەیە ئەو بویستین کاکە ڕێباز کە مادونە ناسانە هەم کاری مۆنتێر و جێبەجەکاری بەرنامە و هەموو ئیشەکان ئەگرێتە ئەستە خۆی دەستخۆشی دەکەم سڵاو ڕێز بۆ ئەحمەد خۆشناوەتی بەڕێوەبەری پێیجمان لە هەولێری پایتەختەوە زیرەک سپیساری ئەڵە دەستان خۆش بێ بە خەراتنی هاوڕێ خۆشویستم کاکداناکەم هاوڕێ کاکە داناجانە کاکە دانا هیچ شعرێکی باوکت لەبەر نییە شعری باوکم لەم شانە شعرێکی بخوێندەوە باوەڕم پێ بکە ینی نازانم ئیتر بڵم چین زۆر سەرسامم بە شعرەکانی وەڵاهی شعرێکیم لەبەرە ئەو شعرەی کە زۆر بەناوبانگ بوو کاتی خۆی لە کاتی شەڕی داعش هەنووسی خۆزگەوە بۆ خوێندینەوە ئەگەر بتوانێت بە چاوان پێمان خۆشە ماکی شێرێرەش ماکی خۆشە بەوەژی خوێنیتەوە هەربێت پێشگۆرانەکە بۆش بۆ خوێنیتەوە دوایی ئەچینە لای مەقامێکت شعرەکە بە ناوی بۆ شێرە ژنانی کووردا بڵێن بە هونەرمەندان تەختەی مێژوو بسڕن ئیدی ئەم گۆرانیانە بۆ لەمە و دوان نەچڕن شیرین تەشی ناڕێسێ تەشیەکەی فڕێداوە ئەو ئێستا پێشمەرگەیە و لە ڕووی دوژمن وەستاوە فاتیمە چاوی مەستی ئێستا دەڵێی کانیە بەدڵ وا لە شنگالەوە خۆی لە کۆبانیە زارا بەلەنجەولارن ناڕوا سوبح و ئێوارە سێ برای شەهید بووە بۆ خۆیشی بریندارە ئێستا نازداری بابی دوورە لەدایە و بابە شێرە ژنە وەستاوە لە ڕووی تانک و دەبابە سەوزە نەخۆش ناکەوێ هەتا باڵە بشکێ باڵی ئەوە ئەبڕێ دەست بۆ خاکی بهێنێ کەژەڵ نایەوێ قەزای لە خاڵوانی کەسکەوێ بۆ ئازادی نیشتیمان مەرگی پێش مەرگی ئەوێ ئیدی کەتان بانگ مەکەن ئیدی کەتان بانگ مەکەن ئەو کل ناکاتە چاوی قوربانی نیشتیمانە و ئەجەنگێ لە پێناوی ئەو شلێرەی ئەیانوت لە بەگزادەی هەولێرە
شەو و ڕۆژ لە جەنگایە بەسێ ژەمێک تێرە ئامینەی نازەنینێ لەگەڵ تاقانەی دایە قەڵغانی کوردستان بۆ هەر تیرێ بڵایە گەلی کورد خۆنەویستە کچ و کوڕ و پیا و ژن کوردستانیان جۆشداوە و دۆزەخێکە بۆ دوژمن وڵای بەدانشی لێکدانەوە بۆ هەوشە بە وشەکانی بکەی ئەو هاتووە تێکەڵچێشی کردووە لەگەڵ ناوی ئافرەت کە بەکار هاتووە لە گۆرانی میلیەکانە ئەو هاتووەتەوە باسیەوەکە کە ژنی ئەم سەردەما ئەو ژنە شۆڕژێڕێژێک بەشانی پیاوانن ئای دەستی خۆش بێ یا ژنە پێشمەرگە کاکەمە لە شەڕی داشا پێشمەرگێکی فەرماندەی ژنیشمان شەهید بوو لێرەش بەدەلەوەی کە ئەو گەری لایەنەشە چەند ساڵە خەباتەکەن دەستان خۆش بچینە لای مەقامەشی زۆر خۆشتر کاک سەلمانی کوردستان شێخ سەلمان ئەڵڵا من دڵنیام شێخ سەلمانی چەکەلانەی سەرسامە بەو مەقام و بەو دەنگە زوڵاڵی کاکە داناجان کاکە ڕەوەندتەهای مۆنتێر و خۆشەویست و پەڕێبەری تەکنیکی سلێمانی هەڵبژین کاکە زاجان ڕێزمێ بەتان دیوانەڵە لەگە کاکمۆتای دانیشتوم بەڵام نەگەشتم بە خزمەتی کاکەدانا کاکەداناش ئەو گەنجە خۆشەویستەیە کامڕۆ هەمومان من لە خزمەت یامەک و خۆمە گۆڕادەکەم فەرموو گەڵێن قەتار و خاوکەروە ڕاهاتۆ بۆ خۆشی زمان بەڵام مامەستا لە ناحیە عیلمەکەیەوە لە ناحیە توێرەکەی و خاوکەرەکە پێش قەتارەکەوێ ئەچینە لای مەقامی خاوکەر و قەتار کە یەکێکە ئەویش لە هەمان شێوە لە شین و چەمەریەکانی گەرمیان داگوای بانای کاڵاکەم بچمە هەژارەکایە خەو خۆشەکەم ئاهۆ ناڵاکەم بدایای جوابەکەم داگ بدایای جوابەکەم بادڵایای نیابم کەم دەسوای دامانایای لەیلەکەم شێخ و مەلابم کوڕاگایای ناوەیە
ڕۆژەرە نەوەیە ڕۆژەرە نەشەوە خەوەمان وێنەی چەمگل کار بە بمرم گلارەوەمان ڕۆی ئاریم کوڕاگاریای متریبای مەقامێ دەک متریبای مەقامێ ئازیزاریای چارەماریای ناچارەمێ ساقيا جامع تخوا من شبكم دوس انتظارم فلق رأي أي أمان أمان نمان أمان أمان وابا من بمرم دخل دوتم تو نمري واي 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 صدا زينو بام داك صدا زينو بام مايناتا سترزن خافت شادی شانایی خو خوشکم خم دماغ برزنه ای وی حتما بر مالتان نازنین پام سوریا کفتم ای وی حتما بر مالتان نازنین پام سوریا کفتم چیبکم خواکاره وی کرد دیدکم شوللا خفتم دیدکم شوللا دخفت اری لام لام لی آلیا و لام لام لی آلیا و سیود سوار من حالا ریا و موری جمهوری آفیا و ای چرمالا دل تابک یا چرمالا دل تابک اری چرمالا دل تابک دەستان خۆش بێ دەستان سواز بۆ گەرمیانەکەم ئەو گەرمیانەی کە پایتەختیان توانە ئەو گەرمیانەی کە ئەم هونەرە جوانی پێبەخشین ئەو گەرمیانەی کە ئەم کەسە خۆشەویستانی پێبەخشین ئەو گەرمیانەی کە نازانم چی بڵم سێری کە تۆ هەموو جارە کاگاتە ئەو بەشەی کارڕۆ بۆ قەتارەکەی کە لە مەقامەکەی وەکو کاکدیوانە باسی کروێسای خوێنمەوە ئەڵێ بێ بە حیجاز ڕاستە بێ بە حیجاز وابزانم لا إما حجاز شيطاني شبيه الإمام الصواني حجازي طواوي حجاز كان ربع حجاز شيطاني بيوت كان تقريبا واي باسا كان تقريبا الأسباني شو نزيكا وبشوانيا لو يابزانو كلمة رورو بكار يعني بلام أما دلال لناخي قرميانية هلقة شاوكانو دائما لجور ظلم ستمو تعريب وكشتن أتوانا بلام لان شي شورج قرمياني كان أزاتي وتيكوشري هنر و گەرمیان ینی بەڕاستی جێگەی شانازیمونەتەوە کەمانە بەڵام لە دوای هەموو ڕۆڕۆیە بێ بە یەک بەستە یعنی وەکو پێ و بڵێ پەیامەکەی بکە دوای هەر خۆشی هەیە دوای هەموو ناخۆشیێک چۆنەڵێ خۆشیەک گێت یەکسەر سەیری من خەریب بۆ گریام بەڵام کە بوو بە بەستەکەی سەر سەیری دەمو چاو کردمیان یەکسەر گۆڕام ینی بە زاوی 180 گۆڕام لە کەسێکی خەماوی و ڕۆچوو بووم بەناخی ئەو مەقامەیە بەڵام
یەکسەکە بە بەبەستەکە ڕێک دڵ دەکرێتەوە ینی ئەوە هوەرە مامۆستاژیان ینی تۆ خۆ دەکاتیمیت ئەزانی کە ئەو چۆن ئەو مەقامانە دانراوە بەڕاستی نازانم چی بڵام من سەرمان کوردستان جارێکتر خۆشەویستمان شێخ سەرمان دەستخۆشی لێ کردوین هاوژین سووداشی هونەرمەندی هاوڕێ خۆشەویستمان ڕفیقی هەمومان و کاکەلان ئەلە ساڵ لە دۆستان سپاسێکین پەیامنەری ئەمەشە لە دەروی وڵات دیوانە لە خۆی حیجاز و بەیاتە کاک جەزای ئەمەی گەرمیانی پێی ئەڵێن قەتار و خاوکەر ڕاستە قوربانە بم ئەوە شەروایە بەس تەنان بەیاتەکە ژۆبزان بەیاتی کووردە وایە مامەستا وەکو سوار و ئەوەی ڕاستە فەرمووی شێخ سەرمان ئەڵێ ئەم شارە قەرزاری ئەوەی ئازیزە نمونەتان زۆر بێت زۆرینەی کارە هونەری خۆباشەکانی وڵاتە ئێوەن و جێگەی دەستاندیا لە سوپاس شێخ سەرمانجیان تۆش یەکێکی لە ماندوونەناسەکان زۆرمان تۆی لا کردووە لە ئەو مەسیرەی کە ئێمە بەردەوامی تایە دیوانە زۆر سپاس دەکەم بۆ ڕایەکەت کاکە ماری عەبدوڵڵا دڵ و گوڵی ناردووە گۆران عومەر ئەڵێ دەستخۆشتان یەکەم کاک جەزای خۆشەویست هیوام سەرکەوتنی بەڕێستە کاک جەزا گۆرانەکانی مامۆستا گۆرانی زیبا دێنادرێ یان بانگێژ ناکرێ هیوادارم پەیامەکەم گەشت پێ دووبارە دەستخۆشتان یەکەم بەڕاستی کاکە گۆرانجیان ڕۆژی وایە ئەگە بڵێم 20 گۆرانی کاکە گۆران لێ ئیدرێ لەم ڕادیۆیە بەڵام نازەم جەناب ڕەنگە ئاگادار نەبێژنا کا گۆران خۆشەویستی هەمومانە و یەکێکە لە دەنگە زوڵاڵەکان کاکاژین سووداشیمان لەگەڵەیە پەیامنەری ڕادیۆی گەڕیان لە تاراوگە و لە ئەوروپا کاکە هاوژینجان سڵاو ڕێز بۆ جەنابێت کاک جەزاییان سڵاو ڕێستان لێبێت دەنگ و باسان چۆن سڵاو بۆ تۆی ئەزوو خۆشەویست هاوڕێ و هونەرمەندی خۆشەویست کاک هاوژین سووداشی چاو ماچەکەم قوربان تا بمەحواڵتان کاکە دەستێ خۆش بێ بۆ ئەو بەرنامە جوانە بەڕاستی ئێمە لە دەرەوەی وڵات دایمەن هەمەزرۆی بیدینی رادیۆ تەلەڤیزۆنی گەڕیانی زۆر بەخێرهاتنی ئەو میوانە بەڕێزاکەم سڵاو لە دەنگی سڵاو لە ژەنیارە بەڕێزەکان لە کاگالان لەو بەڕێزەی کە ژەنیاری کەمانچێ زۆر سڵاو ڕێزم هەیە بۆ هەمووتان زۆر سپاس کاکە ژینجیان وەڵا بەرنامەکەم ڕۆمان خۆمان هەر هەمومان ڕۆچوین بۆ ناو دنیای ئارامی لەگەڵ مەقامە خۆشەکان و دەنگە زوڵاڵەکە و دەست و پەنجەی زێڕینی مامەستا حامیدی خۆشەویست هەر حەزم پێ سڵاو ڕێستان بۆ بنێرم زۆر سڵاوتان لێ بێ و هیوادارم دایمەن ئاوا لە لووتکەتان بینم کاکە جەزای زۆر سپاس کاکە هاوژینجیان ڕێز و سڵاومانەیە بۆ تۆی ئازیز و خۆشەویست هەر سەرکەوتوو بیجانەکەم بەڕێزم سپاس بە پەیوەندیەکەت کاک عیزەدین ئەحمەد دەڵێ دەنگی هەر خۆش بێ هیوای سەرکەوتنی بۆ خۆزم شێخ سەرماڵە مادام لەو تۆنە گۆرانی لە سەڵات داودەی پێ بڵێ ئێوەڵا ئەوانەوەی سەڵات داودەیە سەڵات داودا خۆ دەزانی شێخ سەرمانجان هەر ئەڵاوەسیە و ئایە و خورشیدیە و سەبایە و ئەیتر خەناباد و مەقامانەیە بەڵام بۆ ئەمڕۆ کاکە دانەجان سێ مەقامی بە حازر کردوین لەبەرەوەی کە وەکو باسم کرد ئەوە نابێت لە خوێندن ینی لە پرۆسێکی زۆر ناخۆشە بوو تاکو وەرژەگیری لە وڵاتەیە لە زانکۆیەک هەرچی گەنجی ئەم وڵاتەیە وەڵی بەڕاستی من ئێستا خوا ئاگادارە ینی خۆم بە زۆر گرتووە لەبەری بەرنامەکە ڕاستە خۆیەژینە ئەمیز بەدڵ بگریم لەگەڵ مەقامەیە بۆ ئەو کۆچەی کە ئەم شەوەندێ دیمەنم بینیوە ئەو مناڵی کە ڕق بەوە لەو کۆچەیە لە بینی پۆڵۆنیا و بیلاڕوسیا ئەی هاوار بۆ خاتری خوا گەنج ئەم سەردەما ئەڵە بۆ کۆچەکەن ئەخە بۆ کۆچ ناکە کە وەرگرتنی لە زانکۆ بێ قوڕبکە بەسەری خۆی و خانەوادەکە ئەنجا وەرەگیرێ بۆ کۆچ ناکە کە زانکۆش تەواوەکە وەرناگیرێ بۆ کۆچ ناکە دیناری لە جیفانیان نیە بۆ کۆچ ناکە هیچ خۆشێکی ژیان نەماوە بۆی خۆ من هانی کەس نیان بۆ کۆچکردن بۆ خاتری خوا تاراوگەشەوەنە خۆش نییە کەس و ئازیزمان لە دەرەوە ێزانی کە ژیان لێ زۆر سەختە بەڵام لێرە هیچ هیوایەک نەماوە بۆ خاتری ئەو خوایە ئێمە بۆیە لەگەڵ ئەم خۆشەویستانەیەوە چەند ساڵێن بەخۆ بەخش ئەم هونەرە نەیاڵین بۆ ئەستێر پێش بینە ناو بەرنامەکەەوە لەگە مامۆستا حەمیدا باسیەوەمان کرد لەبەرەوەی کەس بایەق هەر بە هونەر نایە هەر حکوومەت و دەسەڵات هەر ئەستەن باچی نییە هونەر هەبێیان نەبێ هیچ بودجێ بۆ هونەر نییە ئێمە 15 مانگ یادی دامەزانی کۆمەڵی هونەری میلی کوردستانە لە 50 دەرگامان ناوە بەس بۆ ئەوەی کە کری هۆڵێکمان بۆ با فستیڤاڵی یادی دامەزانەکەمانی تیا بکەین ئەڵێن نییە هیچ بەتەمامە بن لەبەرەوەی ئێمەش پێیان ئەڵێن هەر خاوەنی دروشمەکەی خۆمانی کەڵین بە حەیران تەحەدای قەیرانەکانەکەین ئەگەرەوە بە قەیران نەمان کوژن ئێمە هەر بە گۆرانی و مۆسیقاتان کوژین ئێمە بەردەوامین ئێمە ڕۆژی 15 مانگ یادی دامەزانی کۆمەڵی هونەری میلی کوردستانەکەینەوە ئەگەر وەکو جاران لەسەر جادەیەکیش بکەینەکەین یا لە پارکی ئازادی یا لە شوێنێک لەسەر شەقامێ لە کافتریەک
و هەروها ڕۆژی شەمبە ژیادی دامەزانی شاری سلێمانیە ئەو شارێک کە ئیشیان پێمانە بێ پێڵن شاری هەڵمەت و قوربانی و شاری شاعیران و شاری ئەدەب و شاری پایتەختی ڕۆشنبیری هەمووی هەر قسێ ئەم حکوومەتە هیچی بۆ تەرخان نەکردوە لەبەرەوە یادی شاری سلێمانیش هەرەکەینەوە هەرم ستافە خۆبەخشەماندو نەناسە و خەڵکی تریشێ بێجگەلێمێ بۆی نەڵ هەرێمە بەڵام ئێمە هەموو ساڵێکەوە یادەمان کردووە و نەمە نەشتۆ یادەبۆستێت لەبەرەوە کاکە داناجیان من هیوای پشتەرکەوتنە بۆ خوازم باسیێوان کە ئەڵێ شتی تر بڵێت مەسەن داویتم نەوکو شتی تر ئامادە نەبێ ئەوە ڕای کێشەم بۆ ئەوەی کە ئازانم کە تۆ لە چ خەیرانێکا بووی ئەزانم کە تۆ تا خوێندن تەواو کردووە بە هەژاری و لەناو خێزانێکی هەژار لە زانکۆ ژیرە نازانم چۆن ئەچی بۆ زانکۆکە و چۆن بە جیفانی بەتاڵەوە چی بۆ کوێەوە گەڕێتەوە ئەو مامەسا پێم بڵێت نازانم چی بڵم فەرموو فەرموو سەرەتا من خۆم خۆشحاڵ ئەزانم بەڕاستی کاتێکی زۆر زۆرە من لەگەڵ کاکجەزای خۆشەویست کار و خزمەتی هوەری پێشکەش بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین بەڕاستی من دەمەوێت لێرەوە زۆر زۆر دەستخۆشی لە تۆی بەڕێز بکەم کاکجەزال هەم لە ڕووی بانکردنی میوانەکانتەوە کە بەڕاستی خەمخۆرێکی زۆر زۆری بە هوەری ڕستنی ئێنێتەوەکەمان و دەستخۆشی لەو ستافە ئەزیزەش کە ئەەکەم کە لە دواتەوە بەڕاستی بەڕاستی خۆشەویستانی کە لە پشتی تۆ کار ئەەکەن بەڕاستی کاکە ئالانی بەڕێز و زۆرێک لەو خۆشەویستانە من نازانم من خۆشم کارم لەگەڵ کردووی ساڵانی پێش هەمیشە لە خزمەت تا بوومەوە ئێمە توانیمان هوەری موزیک بخێنە ناو کافتریاکانەوە و زۆر گەنجمان پێگەیاند و ئێستا زۆر خوا بکە هاوڕەکانی دوای خۆیان لەبیر بێ بەرحاڵ بەڵام من لێرەوە حەزم کرێشت بڵێم من زۆر سوپاسی هەر هاوڵاتیەکیان هەر کەسێکی سەرمایه‌دار و خۆشەویست بکەم کە هاوکاری ئەم جۆرە بەرنامانەی وەکو بەڕێستەوە دەستگیرۆیی یەکی کۆکو کاکە دانای بەڕێز بکەن بە ئەوی کە بتوانێت هەم خوێندنەکەی بکات هەم هوەرەکەی بک بەڕاستی من هەرێرەوە بێ سوپاسی کاک هەرێم کاکەی بکەم کە هەر ئەمڕۆ یەک مۆبایلی کردە دیاری بۆ کاکە دانا بەڕاستی کاکەرێمی وتی مادام ئەیبەی بەرنامەی کاکجەزا وتی من حەزەکەم یەک مۆبایلێکی جوانی هەدیەکەم بۆ کاکە دانا وتی من لەبەرەوەی کاکە جەزا بەستەری کردێتەوە حەزەکەم ئەو دیارە منیش پێشکەشی بێت زۆر مەمنونی دەستی ماچەکەم کاکەرێم و کاک حەمید ئەوانە ئەو کەسانن پێشتر مەسەڵەن من ڕێزم مێ بۆ هەموو چەمچەمانەکان خۆیان زانم من چەندم خۆشەکەن بەس پێشتر ئەوانی کەوان زانی چەمچەماڵ ئەیانویست بە شێوەیەک باسی بێن کە یعنی چەمچەماڵ بە شێوە بشوپێنن کە خەڵک پێی خۆش نییە بەڵام چەمچەماڵ شوێنی لەنچی شعر و ئەدەب و گۆرانی مۆسیقا ئەم خەڵکانە کاکە چەند ساڵە لەوێ باوەڕکە تەچێژی هەیە بە گۆرانی مۆسیقا بۆ کەتو کاک حامید کاکە دانا کاک ئیحسان کاک خەیرۆڵە بەڕاستی خۆشەویستنەوەوانە هەر هەمویان کە توانیان ئەو هوەرە بەو شێوە ڕابگەن ماری عەبدوڵڵا ئەڵە بەخێر بێنەوە شێخ شەهاب سڵاو مامۆستا ئالام فەخرەدینە سڵاو ڕێزمە بۆی خۆشەویست دارا لە دەستان خۆش بێ شێخ شەهاب بەڵە کاک زاجیان سڵاو بۆ تۆ قارەمان ڕۆژهەڵاتی هوەرمەندی دەنگخۆش سڵاوتان لێ بێ دەستان خۆش بێ ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە بەڕێوەبەری پێیجمان و هاوڕێی خۆشەویستمان و هاوکاری هەمیشەیمان دەستخۆشیم بۆ مامەزا و کاکە دانا و کاک حامید و هەموو برادران سوپاس یەکەم شادمانی شێخ سەلام سڵاو لە کاکزای گۆڵ کاچی هوەرمەند لە کاچی هوەرمەندی ئەزیزم بۆ مامۆستا حەمیدی ژەنیار کاکاروانی نەی هوەرمەندی دەنگزوڵی خۆشەویست سڵاوتان لێ بێ کاکاروان گیان سڵاو بۆ تۆ کاک ئەحمەد عمران سڵاو بۆ ئەحمەد خۆشناوەتی بۆ کاکە ڕێباز بۆ کاک بوران کاکاروانی سڵاوم هەیە بۆ کاکزای خۆشەویست و کاک حەمید و ئەو برا ئازیزە زۆر سوپاس کاکە کاروانی هەزناسکی خۆش دەنگخۆش ئەگەر بتوانێت حیجازکارێکمان بۆ بڵێت وەڵڵی خۆزگە والله بەتەمە ناکەن خۆشم حیجازکار ئەوە حیجازکارە مەڵە خورشیدی یا فەرم ئێمە خورشیدی والله ئەوە خورشیدی ئەو شیوەن و چەمەرەی گەرمیانەکایتر دڵمان پێویستێتی خارەمان ڕۆژهەڵاتی سڵاومەیە بۆتان کاوی زاجان دەستی کاک حەمید و ئازیزە خۆش بێت ئالان فەخرەدینە لە ڕۆژی یەکشەمەیە کاوی زەزا 14 بەڵە قوربانە بەمجانەکەم سەرکەوتوو بنەرەموتان دیوانە ئەڵێ زۆر کاکاروانی نەری دەستان خۆش بێت شێخشا بەڵە کاک زاگۆرانیەکانی من نازم گۆرانەکانی تۆ چێ کاک شێخشا بجیان بەسەر هەردوو چاوم چینە لای خورشی دێ مامەسا خۆزگە ئازیزان و خۆشەویستانم بەڕاستی جارێکتر ئەڵێمەوە
ئێمە لە کاتێکا هونەرە پێشکەشەکەین کە بەدڵ لە ناو قەیرانەکەین کە ئێستا باشووری کوردستانی پیاتە ئافڕێت لە هەمووشی ئەو ڕەوەیە ئەو کۆچە بە کۆمەڵێکە گەنجان ینی ڕۆژانێ مە ئازارە چەژین بەو حاڵەتە خی گەورە کۆتایی بۆ ناخۆشێ بێنێ ئەو کەسانی کەستا گیران خواردووە لە ناو ئەو سەرماسۆڵەیە خۆیان بیان پارێزی ئیشەڵڵا بۆی بتوانین هەمومان ئەو پرژێنێکی ئەو ڕۆحاڵ خەرچاومان بکەین لەگەڵ ئەو مۆسیقا خۆشە و ئەو دەنەزڵی کاتەدانەجان عزيزكم واقعي سدايا آسیا چی عزیزای مایونای پیا آسیا و خالیان امان نمان نوبة سادة يا أخ عزيزكم تخواقي وقتني ويشومي بيريم بخزي يا أخ شاخي شوخوا أمان نمان جواني ماي بالرضاي يا خۆش بێ دیارە مەقامە ئامادە نەکرابوو لە بەنامەیە نەبوو بەڵام لەسەر خواستی و خۆشەویستانە من سوپاسی کاکەدانەکەمە کورتیمان ببورن تەبعاً هیچ تەمرینێکمان نەکرد بوو دڵنییا بۆ ئەمیان قورگشی زۆر تاوانە بۆ ئەمڕۆمامەدانە خۆی پێی نەبێت بابەتی کە هەموو ڕۆژێک ئەو قسانە بکرێ کاکدانا هەڵبەتە ئەڵەم کاکەدانا بەڕاستی ئەم وەرزە وەرزی قوڕک هێشێ نازانم زۆر بەمان بەجددی یعنی من ئێستا خۆم هەر ناتوانم قسەش بکەم یعنی ئەوەندە قورگم هێشێ کاکەداناش بۆیە سەوتی بەخوا بەڕاستی ئەم تۆزێ نەخۆش کەوت بوو ماوەی لەمە پێشی تر هیوادارم ئیشەڵڵا باش بێ بۆ ئەم بەرهەمەیتریان زۆر دەستان خۆ بێ ئیشەڵڵا بە ئەوەشە توانین بەرنامێکی زۆر جوانی بۆ بکەین زۆر تایبەت کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە لەگەڵمانەیە کاک ئەحمەد جان ئێوارە باش ڕۆحەکەم باش مامەگیان ئێوارە باش کاک ئەحمەد جان ڕێز و سڵاومانەیە بۆ تۆ جانەکەم ماندوو نەبی تۆ منیش لە هەولێرە تاکو سۆدە جوانەکەی گەڕیان سڵاو ڕێزم بۆ تۆ بۆ دنیاە ئازیزەت یەخوا بەخێر سەرچاوان
زۆر سپاس بۆ تو ئەزوو خۆشەویست بەڕاستی دەنگێکی تا بڵێ خۆش و بێوێنێ هەیە خوا دەشی ساغوێ و ئەو قورگەی نەرزت وڵات تەمەنەیەواکەین کاک ئەحمەدجان گەنجێکی ماشەڵڵا زۆر بەتوانایە و زۆر جوان ئەدایەکی زۆر جوانەکە و توانێتی کللتوری نەتەوەکەمان بپارێزێت یا خۆلەتی ساغ بێ و تەمەند درێژ بێ ئینشاءڵڵا مامەجان زۆر سپاس کاک ئەحمەدجان چاوی تۆ ماچەکەم قوربان مامەجەزان جانەکەم وەک بزانم ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵێ چواردەی یانزەی کردوتە ڕۆژی دامەزرانی سلێمانی یانی دەکا ڕۆژی یەک شەممە نەک شەممە ئەگەر وا بێت زۆر خۆشحاڵین چکە ئێمە ئەتوانین یادی سلێمانی و یادی کۆمەڵی هونەری میدیش بکەینەوە بەیەکەوە ڕۆژی یەک شەممە یاد دامەزرانی شاری سلێمانیە ئێمە شانسمان لەوە کە ڕێک یەک ڕۆژمان بینە لەگەڵ دامەزرانی کۆمەڵی هونەری میلی کوردستانە کاک ئەحمەدجان خۆ لەستا ساغ بێ و سەرکەوتو بوون ئەو یادەش پیرۆز ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدجان قوربانی تۆم ڕێز خۆشەویستم بێ ئێوە بۆ کاک ڕێباز عەزیزمان بورهان ڕێسڵام بۆتان هەیە و کاتێک خۆش بۆیەوە زۆر سپاس بۆ تو ئەزیز و خۆشەویست جاوە یەکشتی بیرێنامەوە ئێمە 15 یادی دامەزرانی دوان ساڵی کۆمەڵی هونەری میلی کوردستانە یەک بە پرسی باڵا یەک کەسی دەسەڵاتداری ئەم وڵاتە ڕۆژێ نەمبینی پیرۆزبایەکشمان لێ بکە سەیرەکە لەوەیە خەڵکی ترەڵە با بڕوخێ مەسەلەن حیزبەکەیەک دروستەکای ڕوخێنە بەردی تێگرێ هەڵک توێتە سەری خەڵکانەیە بۆ ڕوخانی بەڵام هەموو لەوە ناترسن لێ نزیکە بنەوە ئێمە بەعکسەوە خەڵکمان هونەری خۆمان پاراستەوە وڵاتەکەمان کۆمەڵە خەڵکی خۆبە خەژمان دوونە ناس هەمووی شەو ڕۆژ لە خزمەتی هونەرەیە کەچ ئەمەیان پێ خۆش نیە زۆر سەیرە ئەی نازەم دەسەڵاتێکمانەیە لەگەڵ هونەرە زۆر عەجایب و غەریبن کاکە دیواناڵێ لای ئێمە لای گەرمانی پێڵن خورشیدی زۆر ڕاستە کاکە دانا ژوای وت جان دەم خۆش کاکە داناجان کاک دیوانەوە توێتی ئاکۆڕۆژ گوڵی بۆ نردووی کاکاروانەیە ئەمە ئیشەڵا بێتە بەرنامێکەوەی حراجەکەین بۆ هێنا نووسێتی کاکە زاجان بۆیە نامە بەرنامەکە ترسم کاک نزار بێتە ئەستۆدیۆ ئەوە نێنی بینی من و کاکبوران و کاکاروانە وەڵی کاروان جوان ئەگەر نەشێ دەترسم پەیوەندی بکە بەرنامەکەەوە هەر مشکلەیە بە قوربان طبعا ئەوەنە معجبی کاکاروانە ئیترە و برادرە شتیوا ئەڵێت ناوترێت لە بەرنمەیە کاکارینێ ئەڵێ ئەیدەن خۆش شادمانی شەخسەلام ئەڵە بەڕاستی زۆرتان بیرەکەم کاک جەزا و کاک حەمید ئێوە دوو هونەرمەندی جوانن زۆر سپاس کاکە شادمانجیان ڕۆحەکە ئێمە کاکاروانێ ئەڵم بەدڵما ئیتر حەقم نییە زۆر جوان بوو سپاسیەکەم کوڕانی عەلووەڵە سڵاو لە کاکزا وستە بە جوانەکە عیماتە زارمێدیڵە دەستان خۆش بێز عیماتە زارمێدیڵە سەرکەوتوو بن کاکاشم حەسەنی هاوڕێ هەمیشەی گەڕیان ئەڵە سڵاو ڕێزم بۆ کاکزای مادوورنا سپاس دەکەم کاک حوسێن عەڵێ سڵاو بۆ هەموو کارمەندانی ڕادیۆی گەڕیان بۆ کاکزای دڵ بە قوربانم کاک حوسێن جان دیوانەڵە من دێم لەگەڵ کاکاروان وەڵای پێمان خۆشە کاکە دیوانە جیان یاخوا بەخێر بیت کاکاروانە قوربانتم کاک زامن قوربانە بم چاو ماجەکەم بە پێی کاتی ئەوەی کە دیاری کرابوو لەگەڵ مامۆستا حەمید و بەرنامەی کە دانرابوو پێم وا بێ مەقامی ئایمان ماوە من لێرەوە هەتاکو ئەو شوێنێک ئەمە لێ ناتون ئەنێ بەسابەکە کەمیشە حەزمەگەر هەزاران کیلۆمەتر بێ بڵم ئەوەنە سوپاسانەکەم کە تۆ ئامادە بووی لەو بەرنامەیە کاک داناجیان کە تۆ من لێت ناشارمەوە زۆر مادووم تا تۆم دەستکەوت لێت ناشارمەوە سەدان تەکلیفم لە خۆشتەگرن جا لە مامۆستا حەمیدیش کە منەگەر دەنگێکی ئەوە ڕەسەم بێ خۆم وەکو چۆن بە دوای گەوهرێک ئاگەڕێمەوە بە دوای دەنگی تۆ یاگەڕەوە جەزای خۆشەویست حەزەکەم ئەو ڕوونکردنەوەی بزانێ هەڵبەتە هەر کات کە بە منت ئەوە من کاکە دانای بەڕێزم ئاگدارە کرد حەزەکەمەوە بەڕێزتەوە بزانێت چونکە چەندە تۆ حەز ئەەکەی ئەم هونەرە بە خەڵک پێشکەشکەی منیش بەخوا ئەوە بزانم هەردوومان هەر دامەزرۆی هونەری ڕستنین کە پێشکەش بە هاونیشتیمانیانی خۆشەویستی بکەین بۆیە داوای لێبوردنەکەم بگەر کەم و کوڕی لە منەوە بوو بێ هەڵبەتە کاک داناوە جاری زۆر داوای لێبوردنەکەم جا ئەمڕۆژ هەر زۆر خۆشحاڵ بووم کە هاتمە خزمەت تۆی ماندوونە ناز کاک جەزایگیان بەخوا مەبەستمەوە نەبوو بڵێم بیکەم بە ئەوەی کە گلەیی بەڵام مەبەستمە چونکە دەنگی تۆ گەوهرە منش بە دوای گەوهرەیە گەڕاوم یعنی لێ نەگەڕامە تاکو پێی گەیشتین کاکە دیوانە لەبیرت نەچێ پێکەوە ڕوین بە کاکاروان ئەڵێ ئەحمە خۆشناتی ئەڵێ خۆشەویستن ئەمە دوایین کۆمەتێک خوێنمەوە سپاس بە کاکزای دڵ کاکە دیوانە چاو ماجەکەم کاکە دابان خدر ئەڵێ هەڵگری ناسنامەی قەتار و خاوکار تەنها دانامەتی ئەسڵاوتان لێبێژی ئوستادی عەزیز سپاس بۆ خۆشەویستان سپاس بۆ کاگالان ڕەفیق بۆ مامۆستا حامیدی ئەتوانم بڵێم پێشبەرگەکەی هونەر کە چەند ساڵە من هەر دەست پێک بۆ نمونە کافترەیە کە توری زەدەشکە کراوی یەکەم ڕۆژ بەیەکەوە بووین ئەم ستافە هەرمومان
ئەو کاگۆران هەورامی لێ ئەو کاک ڕێباز و کاکە بوران هەورامی و کاکاوبەش کە لێرە نییە جگەی خاڵی و خۆشەویستانی کە بەجێ نیشتین و کاک بەزاری بسەوە ڕۆحی شاد بە چەندین هاوڕێ بووین مامە سەحەمید لەو دەست پێکەوە بەیەکەوە لە خۆبەخشیە بەیەکەوەی شەکەین کاکەڕۆی نیژە خوێنمەوە ئەخرکەمەڵە بەڕاستی چێژم بینی لە بەرنامەکە ئەم گەنجە جوانە داهاتووی باشیە بێت من پێڵم بەردەوام بە و دڵنیام کە ئەنجامی باش سپاسیەکەم کاکەڕوانی تر خۆشی یەشێکە لە گەوهرەکان یەشێکە لە ئەسێ مادام پەسەندی کردووە دیارە جوان بوو دڵنیام سپاسێکم سپاسی ئامادەبوونتانەکەم سپاسی مامەڵیان و کاکەحەمید و کاکەداناکەم خۆشەویستانم هیوادارم توانی بێتمان بەردێ بخێنە سەر بەردێک بۆ دانانی بناغەیەکی هوەری ڕەسەنی ڕاستەقینەی کوردی کە بەڕاستی خامی هوەرەکە بێ نەک شێوەندنی هوەر ئەم یاوەرەشمان پڕ کرد لە خۆشەویستی شادمانی شێخ سەلام لە ئەڵمانیاوە تۆ لای ئێمە خۆشەویستی و هەروە خۆشەویستی هەیە بۆمان هاوڕێ خەرەجانیش تۆ دڵی ئەچینە لای ئایەکە و ئەم یاوەرەش بەجێتان هێڵین ڕێز و سڵاوی ستاوی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان خبوو فەرموو عمر ما يا ما جان لبيرتو مالتا لدشبو توكو حرياي لا دبجبو كاتي يواران شوي تسربان هروا عاشقو أبو بكر أرجان السرباني قرت أو برجانك كوربي أوين تاخاخ باوشينا كرده ككوتشي أكرده خيالي خويشو كان بنازوا هل أصايل خو أرجان
جانا 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 يا ما خاخا جانم ئێستا ئەبینم شێوەت شێواوە نەرمی و ناسکی ئەوسا نەماوە ئاگیانە بەدەستی زەبری لە لەبینای دیام ئەیاوار زەمانەمانووی دیارە هەوای شار ئای شێوەی شێوانووی بچۆرەوە دێ ئاوەدان بکەوە ئەوەندەی تراس ڕژوان بکە باواکو جاران ماڵت لە دەشت بێ تۆ وەکو حۆری واخە لا دێش باش بێ دیامە دیامە عمرماخ لخۆماخە سپاس بۆ بەڕێستان تەبعا من شارێکی باوکم گەردەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. سڵاوتان لێ بێ خۆشەویستانی گەڕای میدیا هەموو جارە من یەکمان شە دەنووسەمە عەزیمزادە دەرکەوتەوە کە دەرکەوتەوە کاکەزای بەوەنە خەڵک تا مەزروێ کارڕۆتەوە ڕۆژی سەدان تەلەفۆن بۆم نەکرێ کەی محەممەد عەزیمزادە کاکەوە لێرێ ئەوە ژمارەی تەلەفۆنەکە شێسان نووسم دەخوامێ یاگەستی پێێ ژمارەی تەلەفۆنی عەزیمزادە چەندە 0 ئەوە لێرەیە دوایش بۆتان نووسم بە نووسین ئەتێک لێی مەکەن جاری وای بەخواست ساعتێکی شەو دوو شەو تەلەفۆن بۆم نەکرێ ئەوە عەزیمزادە لەکوێ هێڵم کاکە ژیان ئەبزارە ڕۆشتێتەوە بۆ ساین قەڵاو بۆ باڵگەرێتەوە ئینشەڵا لەگەڵ کاکستێکی ڕێحانیە کێنەوە بۆ کوردستان کێنەوە بۆ ئەم شارێکە سلێمانی ئەوەیە دەکەنەوە ئەوە سار بەخۆشیەوە چکە لەم یەکگەژەیە ڕەنگە سبەینێ بەنامێکی زۆر جوان بکەین بەڵام ئێستا چەند گۆرانێک هەر بەخۆشیە لێن با دڵ و درونتان پاراو بێتەوە بەڕاست
هەموو پەژارە بێ بۆ من جێماوە پەپوولەیشش کرد بە کوێواماوە منیش وەکو تۆ جەرگم بێڵاوە تاکەی دانیشی ڕۆژ بکەین ئاوە کوێشتا دەمێنێ هیوای چاوە کوێریشتا دەمێنێ هیوای چاوە نوێژ دەکا بۆ تیشک و چاو زولفە تێکڵاوەکە دەیامان قەت بە دڵ ڕەق باسم نەکرد نەمزڕاندووە ناوەکات شێتی کردم عەقڵی بردم تا لارەخوا پێداوەکەت بۆ مەغروری نام دوێنێ خەن نابینێ چاوەکە دەیامان ئەرێ وای سیری کرد بۆ بزێنێ
وسطى شنو الناس
بەخێر بێنەوە کوردەڵێ بەخێر بێنەوە بەڵام جارە دایمە بە مام لەخوای شێکم ماوە ئەو ژمارەکەی ئاغای عەزمزادە کەڵەم دەرکەوتەوە ئەو بۆ کەسانی کە زوزوو هەڵە پرسن لە کوردستان جار ئێستاوانین بەو ژمارە مۆبایلەتان پەیوەندی پێ بکەن ئەگەرتانێ ئەوە شانسانە بێ کوێمە لە نزیکەوە گوێتان لەو دەنگە خۆشە و دەم ئەسپە خۆشە و دەم مۆسیقا خۆشە بێت ئەتوان پەیوەندیکەن بە ژمارە مۆبایلی 0 525 42 74 لێرن کاکە ئەوە ژماری کاکەستی خۆم کاکە ئاغای عەزمزادەیە جا خۆش ویستانێک شتەیە کاکە پێجوێنی هەیە لە من گەنجترە بەس پێڵەن مامە پیرەکەی فەیسبوک ئەنجا کاکە عەزمزادەش پێڵەن مامە پیرەکەی بڵێ گۆرانی بێژ بەڵام بەخوا پیرنی لای من زۆر گەنجە بەهێشتیش ناسراوە حەزەکەم خۆی هەر وەک بە حەکایەتەوە وەتانەجێڕێتەوە ئەمان ڤێرژنی 2022 ئێستا ئەمڕۆ نووسیمە ئەتۆم نایە حەزەکەم تازەی کاتەوە چونکە بەسەرهاتەکەی باسی وەک وایە باسی خۆی بێ خۆ ڕەنگە شعرەکەی خۆشی نەبێ بەس بۆ خوایە بەدەمیەمەوە خۆشە ئەڵە بە کچێکم و ئیشتیام لێت فەرمووی مامە پیرە شێتە حەزەکەم خۆتان بێ حاكم حكمه إذا كان يزرع إمكاني زول لاغا كان متوجه أم شعر نبن منظوري تشاو بروي الله لجير ساي برو كدا تشاو حكمرانية كتا مشاهدي سيركا بلا دعايش عليه لجير ساي دختي شمتا بلوتي عليه حاكم بدم عليه حاكم حكمي يعني قساكا براستي كردي زور دولة من دا بلام ئێمە هەچێک ئەنتە مەشاکەین زۆر لە ئاغاکان خراپ بەرداشتەکەن پێیان وایە ئێمە مەنزورێتترمانێ نابابەت شتەکە ئاوایە
ماما سرجان ماما دیاری دلی با امان دکتری کشور بس ما بیادی مانجی چواردا بۆیە دایم زیادەکە و ئەشنێتەوە تاکو جوانی خۆی وە کوڕ و تۆ بڕازێنێتەوە هەیار دێدەگاتە چواردە هەمیشە و تێناگا بە تۆ جا لەدا خاوردە وردە کەمەکە و ئەتوێتەوە ئەمان 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 براکەی بابم تاکەی ئەی بناڵم
شەوقی زێڕاکەت دایە لە ئەژنۆم هێزی لێبێڕیم ناتوانم بێڕۆم هێزی لێبێڕیم ناتوانم بێڕۆم تۆ لە بەکسانەی باشی ئەو شاری بین و بین الله لادولەی خەساری بین و بین الله خۆشەویستانم یاخوا بەخێر بێنە جاران عەزیزانم ئاغای ڕێحانی و کاکە دیاری باڵەبان و کاکگورانی خۆشەویست و هاوڕێم خۆشەویستان سوات زۆر کاتێک کە بەلامانەوە بینەرێکی زۆر باشە بوو هیوادارم دڵیەوەمان خۆش کرد بێت لەناو هەموو کۆمنتەکانە دوای جوابی هەموویەمەوە بەس ئازاد قەرەداغی هونەرمەندی خۆشەویست لەولێرەوە پرسیوێتی ئێوە دەرمان بوون بۆ ئەم خۆڵبارینە ئەمڕۆ تەمە خۆڵبارینە بە ئەمری وەکو هیچ خۆشی نەماوە لەم سەر ڕووی زەمینەیە مەسەلەنەوە هەموو وڵاتەکان ڕۆژهەڵات و هەموو تێک قەیرانە و دنیا و خۆڵبەسەری بەس ئێمە توانین بێت ساکردەوە خۆش بکەین ئەوە ئامان جێمەیە خواتان تەلەڤیزۆنی HD گەڕیان دەست خۆش بێ سپاس دەکەم هەموو جارە بین بە عەزیەت بۆ جەنابە ئەو گۆرانی بێژانەی گەرمیان پەیوەندێکی پتەویان لەگەڵ ئەم پیاوە هەیە خۆ منیش کاک بەرزانەر هاوڕێی کۆنمە و با بڵێن ئەوە بەزیتر لە ڕێی کاگارامەوە ماڵ یاوا بە ئیشەکەی بۆ ئێمە و بۆ ستافی ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزۆنی HD گەڕیان ئاسان کردووە دەستی خۆش بە کاگارام سپاس بۆ کاک جەزای گوڵ و دڵ کاک جەزا ئەمڕۆ داوای لێبردنی لێەکەین بەخوازان زۆر لە لای فادەر ناچی بەتەڵی ئەو فلیمە ئەحمەد وەڵا ساڵە چاوەتی وەرە بتۆڵەیەکم بۆ دانای لە فلیمەکەوتم چییە؟ سەرەتای فلیمەکەیەک فیشەگەنێن بە تۆ کوژرەیتە فلیمەکە دەست و چاو خۆش بێ سپاس دەکەم زۆر مەمنونم دەست و چاوی کاک ڕێبازی گوڵ خۆش بێ ئەمڕۆ هەستا بەکردنەوەی لایفەکان و بە مۆنتێر و تەلەڤیزۆن و ڕادیۆکەش دەست و چاوی خۆش بێ سپاس بۆ بانەخان بۆ وەرگرتنی پەیوەندیەکان سپاسی کاگالانەکەم بەرپرسی پەیوەندیەکان سپاسی هەر هەمووتانەکەم چاوی یەک بە یەکتان ماجەکەم خۆشەویستان بەرنامەکەمان ڕاستەو خۆی توانن لە ڕێی ئاسیاوە 1970 471 52 64 یان وایستا 1970 یان ڤایبەر بۆ کوردانی تاراوگا 1950 خۆشەویستان بۆمان شێرکەن بە قوربانتان ئەمڕۆ کاک بەرزان هەڵبەتە دەمێکە تۆڕی بۆ هەڵین ئەمڕۆ بە تۆڕەکەەوە بوو بۆمان ناگیرا ماشەڵای لەوێ کاک بەرزان مەشغوڵێتی زۆرە و ئیشوکاری زۆرە یاخوا لەش و ساغ بێ سەرکەوتوو بیشەڵە سپاسی کاک ئەحمەد خۆشناوەتیەکەین بەرپرسی ئەدمینی هەموو پەیجەکانمان دەست و چاوی خۆش بە کاک ئەحمە و ئەم شەو لە تەلەڤیزۆنی شابۆمان پەخشکەرەوە بە قوربان دەستی خۆش بە ڕێز و حورمەتمان هەیە ئێستا گەرمیانەکانی تر بەر تەلەفۆنمانەیە لە کەرکووکەوە کێمان لەگەڵا کاک هاوڕێی گوڵ لە کەرکووکی سەربەرز و جوانەوە خاڵ هاوڕێ بەداخەوە دەنگی کاگاوڕێ نایە بۆ ئێمە بە هیوای ئەوەی ئیشاڵڵا پەیوەندی بکاتەوە ئارام کاک جەزا یەکسەر زۆر تاخیر بوونە چینە لای گۆرانیشی کاک بەرزان مامەساگیان ئەبین بە عەزیەت بوو داغڵە کرد کاگاوڕێ ئەم کاتە باش کاک جەنابجان ئێوارەی کەرکووکت باش ئێوارەی جەنابتان و هەموو گەرمیانەکان باش جا تۆ گەرمیانی میوانت بێ ئەبێ کەرکووکی نەیکا بۆی نابێ من نالێم سڵاو لە کاک بەرزان ئەلێم سڵاو لە کەرکووک سڵاو لە کەرکووک وا لە سلێمانیە عەزیزی منی دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم هیوادارم زوو گەرمیانی بێت جاخۆ ماشەڵا بەخوای گەورە حتا دوو گەرمیانیە هێنم ئەنجا شوێنێکی ترێنم کاک بەرزان کەسێکی بابلین نمونەیە لە کەرکووک ئەبووە ئەبێ کاک بەرزان خۆی ماوە بێ پەیکەرەکەی دروست بێت بەڕێزی چای منی سپاسەکەم کاک بەرزان تاکە هونەرمەندە کە لە کەرکووک دڵی پێ خۆش بێ بە قوربانت هیوادارشم ئەو گۆرانیەمان بۆ بڵێ ئەوەی ئێوارە پێشەوەی تۆ بێڵی من هینەکە بوون لە داغڵبوو نابوون خۆ حاضر کە بەخوا هەر پێ دەڵەن جایتر پێ بەخوا لە لایڤەکە پێشوەقت لە لایڤەکەی خۆت واسەی دیەکەم پێی دوت ئاگام لێیە بەڵێ بەڵێ دەست و چاوە خۆش بێ هیوادارم بەرنامەکەتان هەر سەرکەوتوو بێ کاک بەرزانش بۆ کەرکووک بمێنێ ناڵێم کەرکووک بمێنێ لەم کاک بەرزان بمێنێ بۆ کەرکووک دەست و چاو خۆش بێت تۆ برای بەڕێزی ئەمە خەڵاوی جان برایەکی ئەزیزی ڕادیۆی میلی گەڕیان
دەست خۆش بێ کاک جەلال حیاتەکە سپاس بۆ پەیوەندیەکەی کاک هاوڕێ حورمەتمان هەیە بۆ کەرکووکی قودسی کوردستان و بۆ هەموو گەرمیانەکان ئەچینە لای گۆرانیەکی مامۆستا بەرزان وێنەوە خزمەتانە با بڕوا باوکی من کاک جەلال من حەزەکەم پێشەکی شت بڵێم بە قورعان نەمێ ئەخر داغڵە بووم خەوتم با گۆرانیەکەی بە هاچیان بۆ نووسی ئەڵە کاک جەلال دڵمان تەقیەوەمان چاوەڕێ کاکە سپاسی تۆکەم مەمنونم دەست ماجەکەم گەرمیانیەکەم عەزێتێکی شەهات بۆ قەنەزی بەدەما کاکە جەزای خۆشەویست قوربانت و کاکە ئالان ڕەفیق دۆستێکی خۆشەویستی منە و بەڕێوەبەری ئەم کەناڵی ئێوەیە ڕێزمان بۆ جەنابی سپاسی و کەسانێکم کەوا گوێبستی ئەم رادیۆن ئەم تیڤەن قوربانت ئەو بەرهەمانی کە پێشکەشەکەن هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت زوین نەبن لێمان ئاکوورە خۆشتمان ماوە ئێشتا بەسەر حەزم کرد شتێک بڵێن دەست خۆش بێ ئەمانەوەی ها یەک ئەم گۆرانیش هۆنراوی کاک نزاری سوورچیە لێرە چاوی ماچەکەم کاک نزاری سوورچی ڕێزمان هیوادارم بەدڵی ئەو بینەرانە بێت و بەدڵی ئەو شۆگران و ئێوەی زۆر باش دەست و چاو خۆش بێ و هەرچی تۆ بیڵی خۆشە چای من سپاس كانم جياني ومهيا مرشي بك من ناتواني دور لي وابي وديا ژیان خۆشە لەگەڵ نیێوە وەک باشتی سەرزەمینە دوور لایەوە هەرچی مەبێ وەک هاوزێکی بەردینە دوور لایەوە هەرچی مەبێ وەک هاوزێکی بەردینە ناتوانم تەناساتێ بێم لەم ژیانە مەرسی خۆشی ژیانە بێ من زیندانە تاجیش کۆمەندی سەربەرزی من لەم ژیانە
بڕۆن بڕێ گای ڕاستیە وای گەورە گەی لێتانە بڕۆن بڕێ گای ڕاستیە وای گەورە گای لێتانە بڕۆن بڕێ گای ڕاستیە وای گەورە گای لێتانە بڕۆن بڕێ گای ڕاستیە وای گەورە گای لێتانە خاتری فەخری عالەم بەخێر بێتەوە کاک جەزا گیان دەست خۆش بێ گەرمیانی گیان ئەو دەسانە خۆش بێ بەڕاستی حسابکە کاک جەزامان هەر بە زۆر پێوە کردن کاک جەزا هەمیشە فریاد ڕاستە هەموو کاتێکیش فریای منی ژەکەوێ جا کاک جەزا شتێکم بیرکەوتەوە میوارێک کە تۆ هاتیتە ژوورە و سازەکە بەدەسەوە بوو مامۆستامان هەیە مامۆستا ئەمەی دوکانەکەی هەیە دوکانە پسکۆلەکەی مامەسەعاتە زۆر پیاوێکی خۆتان ناسات جوانە لەم ڕۆژانەیە هاتمە خوارەوە لەگەڵ دراوسێ دوکانەکەیان مەقۆمەقۆیان بوو جا مامەسا پیاوێکی زۆر جوانە وتم مامەسام کاتە باشەوە چییە با بڵێن دراوسەکەی کوورەوتی کاکە چۆن چییە کاک جەلال وەڵی مامەسا چۆ بۆ نانخواردن جیتارێکیان لێ بردووە جا دراوسێکەشی با بڵێن جنێوی بەو کەسەی کە جیتارەکەی بردووە مامەساژ ڕۆڵە جوان بوو ئەیوو جنێونەی بە قوربانە بم وتی بۆ وتی ئەو کەسەی کە ئەو جیتارەی بردووە لەوا چێ پێویستی بوو بێ زۆر پیاوێکی جوانە دایمە ئەڵێ جەژنە لای ئەو بەڵێ خۆشەویستیم بۆ زۆر پیاوێکی خۆش بوو وتی کاکە قسەی پێ مەڵێ وتم بۆ قسەی پێ نەڵێ وتی بەشکم کابرا پێویستی بە جیتارەکە بوو بێ وتم یعنی لێشی بردووی تو هێشتا دیفاعیشی لێ یەکەی جاشتی وە ئەبێ پیاوێکی خۆشەویستە مامۆسا کاک بەرزان بەڵێ گیان ئەوەنەی من ئاگام لێ بێ مەشغوڵیاتە ماشەڵا زۆر زۆرە بەڵێ باش فترەیەکی زۆریش دوورکەوتیتەوە ئێستا کە هاتوویتەوە ناو میدیا با بڵین بە تایبەتی شتەکانت نەڵین لە ڕووی تۆحفەیە ئەچێتە ناو خەڵکەوە خەڵک بەڕاستی گوێی لێ ئەگرێ و من هیوادارم هەموو هونەرمەندێ یان نەیڵەیە کەوتی ئاوا ئیشەکانی کارەکانی کەم و پوخت و جوان بێ باش با بڵین هەر لە قەرەهەنجیری جەناب نیشتە جێبووی ئەوەی هەر ئەسڵم ئەوێ بڵێ هەر لەوێشی بێجگە لە کاری هونەری بەچیتەوە خەریکی وەڵی مە ببورە دوکانێکی قەسابیمانەیە خمان قەسابی باش و خەریکی فەلاحەت و زەرعات و شتی باشە یاخوا لەشە ساڵێک کاکە تۆ ڕەسەنی لە دووسێ لاوە ڕەسەنی لەلایەکەوە قەسابن لەلایەکەوە جوتیارن لە لایەک شۆ هونەرمەندی باخێکی خۆشیش هێڵێن یەینە خزمەتەیش کاک فەرمانمان لەگەڵایە لە بەریتانیاوە کاکزرالم کاتێ باش قوربانە بم کاکە فەرمان جەنابە باشی زۆر باش سوپاس فەرمانم فەرمانشوانی دۆستی خاڵە ئارام کاک بەرسان دۆستی خۆ من لە خێرەتمیانەکەم زۆر قوربانتم کاک فەرمانجیان دەستخۆشی بەرنامەکەی کاکجلای شەکەم تۆش زۆر عەزێتە خۆی بەم بەرنامە بەوانەوە سپاس دەکەم هەردوو چاوی منی بە قوربانە بم کاکە فەرمانجیان بەڕێز هیچ شتێکم نییە بەس پێم خۆش و بەشداری کەم لە بەرنامەکە قوربانتم کاک فەرمان ئێمە زیاتر خۆشحاڵ بەڕێز کاتێش خۆش وایتە من درێژی بۆ ئێوە خواستان پێخواتان نەگەڵ بۆ جەنابیش خاوەن ڕێزی دەست و چاو خۆش بە کاکە فەرمانجیان پەیوەندیمان نییە خۆ کاک جەزا ئەمڕۆ زۆر لە کاتان ناگرم کوڕێکی ڕەفیقم دوو لە ڕوویەوە عیب نەبە مەیمونێکی هەبوو منیش حەزم لێی کرد بەڕاستی کاک بەرزان حەزم لێی بوو مەیمونێکی پشکۆلە بوو بەس من نەمزانی مەیمونەوە عەجوول و ئەوەیە وتی کاکە با پێوە نەفرۆشم وتم پیاوی چابە هەرچەندێک بڵێ دەمێ وتی جەلال درۆ لەگەڵا ناکەم ئەم مەیمونیە نۆ جار فرۆشتومە هەموو جارە گەڵاونیوێکم لێ خێر کردووە وتم بۆچی وتی هێنەوە بۆم $150 لێ بڕم وە دەمەوە ئەمەنەوە وەڵایتر منیش وتم کاکە کێشەم نیە وتی سێوە ڕقەونیوم پێیاوتم ئەمە سێونی کاکە لێم وەرگر هێنامەوە هەر جارەوە دایکم لە حەوشەکەی وتی قەڕی قاتی خوارەوەی نەخێ ئامان تیەوە پیسەوە چییە ئەخر زیینە بوو بە جدیش زۆر جوان بەخێویە کرد کەتەلۆکیشی لەگەڵا بووی بێ بەخێویکەیت و شتی بیتێ منیش هەرچی سەیری ژووری میوانوینەکەم کردتم بەخوا بە کەڵک نایە لە نووسنەکەی بەستمەوە زنجیرێکی ئاحتیادی پێوە بوو
ئەنجام ئەمل و تەرتیبات و زینیان بۆ کردبی بڕوا و قەنەعەتم پێ بکە کە دەوری دوانزەوانەی تر هەموو شتێکم بۆ تەرتیب کرد و بەرما لە ژوورەکەیە بە زنجیرەکەشەوە کاک جەزا بەیانی کە هەڵەسم سەیرەکەم یەک سەرینمان نییە هەڵنەوەشار بێت بەس کەنتۆرەکەی بۆ نەکرابوو ئەویش ئەگەر دەڕنەفیز و پلای سبایەتە ئەویش هەڵەوەشار هەر هیچی نەهێشت بوو تەلەفۆنم بۆ کردم کاکەوتی یاوتم بابە بۆ خاتری خوا هەر ماڵەکەی کاول کردم جاخۆ بی بە مەمەدبەخەکە یەکشتم بە ساقی بۆ دەرناچێت وتی کاکە بۆم بێنەرەوە کێشەی نییە زەرەر لە تۆ وەرناگرم چاوتم زەرەریی خۆ ئەڤەلۆنم دەرنەکردووە مردم نەمرم مەیمونێکە یەخشەو بردوومە بۆ دێنمەوە وتی بەخوا لەبەر تۆ نەبیای لێمە بڕی وەڵا بۆم بردەوە جا ئەو برادەرم ڕێزم بۆی هەیە با بڵێن یەک چاوی نییە ماتۆڕیشی پێ با بڵێن شەوێ لە شوێنە بن تەلەفۆنم بۆ کرد وتم کاکە ئەوە بۆ نایوتی کاکە ئەم هەتیوە بەسەر کۆڵمەوەیە جا بچکۆلە و هین بوو ئەوە باوەشێ کرد بە ملیا بەس با ئەوش زیاتری دارەیە کرد ئەیو کە لەگەڵ ماتۆڕەکە سەریع لێ خڕم چاوە ساقەکە مەگرێ بۆی هێواشی کەمەوە بڕوان پێ بکە ئەو کوڕە داماوە لە حەوتەوە بەڕێنی گۆشت بۆ سیتەک ئەیو هەر لەگەڵ ئاوی لێ بکەم ێستا چاوە ساقەکە مەگرێت لەکە هیچ نەبینێ بێ هێواشی کێتەوە لێرەوە خۆشەویستیم بۆی هەیە هەردوو چاوی ماجەکەم خۆشەویستان ئەچینە لای گۆرانێکی خۆشی تری مامەسا بەرزان و ڕاستەوخۆ لە خزمەتان نابین لە ئێژدی گەڕیان لە ناو سیارەکانتانە لە 94.1 کاک مامەسا ئیدریس بەخێر بێی لە لایفی ڕاستەوخۆی فەیسبوک و ئەنیستا و تیکتۆکەکەی جەلال گۆش جان بەخێر بێی بابە با بڕوا خاڵە ئارامی جان
دەمە خۆش بێ یاخوا بەخێر بێتەوە دەستی کاگارام و کاکجەزا و کاگالانیش خۆش بێ سپاسان نەکەم کاگالانیشیان داغڵ کرد هەر لەو لایەوە با بڵێ ئەم بەرنامەیی تۆڵی حرمەتەن هینە یەک تۆزیتر ئاسپێکی تر ئاوا بێ بە ئازبە تاویە یاخوا بەخێر بێنەوە دەستان خۆش بێ ئەم گۆرە کێ آخر خانە تەعشی دیکەنەوە باوەکو دەریاکەمان لێنەیە لە هینەوە تەواوە ئالان خانمان لەگەڵایە لە هەولێری قەڵاو منارەوە بڵاو ئەم کاتە تاوای داتەکان پڕگە لە خۆشی وەختەوەری و کامەرانی ئاسیدەی سڵاو لە جەنابیش خاوەن ڕێزی ئالان خانی بەڕێز زۆر سپاسانەکەم زۆر بە خێراتنی گەرمی هونەرمەندی ئازیز و بەڕێز و خۆشەویستی لەگەڵا شیرین کاکە بارزانی گوڵ و دڵ بەسێن بەڕاستی کاکە بارزانیەکێکە لە هەرە هونەرمەندە جوان و پڕمانایەکان بەڵام بەداخەوە تا ئێستا هیچی بۆ نەکرا وەکو هونەرمەندێکی وەکو بارزان چاوی هەموو شتێکی جوانە بەڕاستی زۆر سپاس دەکەم چاوی منی بەڕێزی تاوتمان دەکەنی سەرکەوتنی تەمەندرێژی بۆ دەخوازن و هیچ داواکارێکم نییە هەموو گۆرانیەکانی هەر گۆرانیە کوتابەتمەندێکی خۆی هەیە بەڕاستی کاکبەرزان هیوای سەرکەوتنی بەردەوامبوون و تەمەندرێژی بۆ دەخوازم هەمیشە لە خۆشبەختی دابژی کاتی خۆش زۆر زۆر سپاس بۆ جەناب سپاس دەکەین ئێمەش ڕێزمانەیە بۆ هەولێری قەڵاو منارە وەڵاهی ئالان خان وەکو شت نەکردن ناشکوری نەبێ ئەوە سەرۆکی ڕێکخراوی هونەری میلی لێرە دانیشتووە بەڵام ئیتر پشتیوان بەخوا ئەگەر هەرچی بۆ ئێمە بکرێ کاک بەرزان لەسەروی ئێمەشەوە حرمەتێکی تایبەتی هەیە پشتیوان بەخوای گەورە کاکجەزا خەریکە ئیشەڵڵا بەتەمان شتێکمان بۆ بکرێ ئەوە لە ساسە ئەگەر کاکجەزا هەرچی بۆ بکرێ بێ کاک بەرزانیشەوەی بۆ بکرێ فەرقی نییە ئەندامێکی کارای هونەر ڕێکخراوی هونەری میلی ئەم پیاوەش پشتیوان بەخوای تر چاوەڕێی خوای گەورە و کاکجەزا هیچ بۆ هونەرمەندە دێری نەدەنگ خۆشانە بۆ کەسیان نەکراوە تەنها بە کۆمەڵە خانمی تەجمیل کراوە کە تەجمیلیان بۆکەن پێشەوە گۆرانیان بۆکەن و کلیپیان بۆکرە جینا بەدا وەکو تریژێ وەکو خەباتی ڕێکخراوی خۆ دەزانی دوای مساڵە خەباتە سوپاس بخوا خەریکە پرۆژەیەکی نیشتەجێبوون خەوێکە بێ بەڕاستی بۆ هونەرمەندانی میلی ئیتر هیوادارین دەسەڵاتداران و ئەم حکوومەتەی کە هاوبەشە لە نێوانی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارەیە ناومێتمان نەکەن لەم کاتەیە ئەو پرۆژەیە جێبەجێ بێ بۆ هونەرمەندانە و وڵی جێبەجێ شکر خەریکە جێبەجێ بێ پاڵەشی ماوە منیش لێرەوە داوا لەو بەڕێزانە ئەەکەم کە وعدیان پێیاوین و کەوتۆتە با بڵێن جێبەجێکردنەوە بێ ئومێدمان مەکەن چەند پیاوێکی ئاوا با بڵێن چەنەهای چەند ساڵە لە هونەری میلیا کارەکانیشی 100% جوانن کە چاوەڕێی هیمەتی جەنابتانی کاک جەلاجیان بەدەلەوەش گەڕەکی فەرمانبەران هەیە گەڕەکی ئەندازەران هەیە گەڕەکی نازە مامۆستایان هەیە بۆ گەڕەکی هونەرمەندان نەبێ ئێمەش مافی خۆمانە هونەرمەند بەشێکی گرنگی وڵاتی وەک ما وێمە چەند ساڵە لەمە و بەریش حەقی خۆمان بوو بەس ئێستاش ئەگەر هەر بۆمان بکەن سپاسیانەکەین با بە وەڵام من یەک کۆڵ مەمنونم وەکو ئەوەیش بڵێ وەڵای من و کاک بەرزانی تەجمیلمان کردووە ئەمڕۆ ڕیشمان تاشیوە ئەی بۆ کلیپتان بۆ ناکەنەوە کاکە پێویستیمان بە کلیپ نییە ئێمە ئێمە خواکەمانێن نوەمان بن کێشەمان نییە با بە کلیپمان ناوێت بەڵێ کاک بەرزان شتی با بڵێن تۆ هەمیشە شتی تازەت پێویست ناکە بەس بەتەمای یعنی شتێکی تازەگەری بکەی یان شتێکی نوێتر لە ئیشەکانی خۆت تۆ ئیشەکانە زۆربەی زۆری لە دانیشتنایە لەگەڵ ئەم پیاوەیە ئیشەکانت بڵاوە بێتەوە و گوێگرت زۆری پێخۆشە وڵای کاک جەلال من با بڵێن گۆرانێکم کردو بۆ هەڵەبجە بڕاکە ساڵێکە دانکەم تەجیل کردۆمەوێت تەسوورێکی با بڵێن پرۆفشناڵی بۆ بکرێ
بەڵێ بەڵام ڕێک ناکەوێت چکە پێویستی بە خەڵکانێکی زۆرە لەگەڵ ماڵن ئێڵە مەترسم ماڵەبجە کەس نییە بڵێ کاکەوەڵێ ئەی بۆ لێرە بە پاس خەڵک نابێت خۆ وڵی بەنیازم میشەڵا ئیم ساڵەگەر خۆیان بێ بەتمان بیکەم ئێوە کاکجەزا خەمە نەبێ هەشتا تێشتیوا بوو بەڕاستی خەڵکی زۆر باش و بەڕێزی لەڵبجە و هەم پارێزگارەکە و هەم بەڕێوەری ڕۆژەبیریش کاکەمە فەتاحە لەوانەیە بڵم تۆزەکەم تەرخەمی خۆشمی تیاوێت چکە نەڕۆشتمە بۆینەوە بەڵام ئەمەم هەر بیرم لەوە کردوتم ئەبێ بێن ئەبێ خەڵک نەبێ بێگومان ئەوە دڵنیا تر ڕۆژێک لە بەرنمەیەکە باسم کردوتیان بە سەرچاو ئێمە لە خزمەتانی تر چاوەڕێ ئەوە نیشاڵڵا وەڵاهی وەکو جەلال گۆڵەی پشوشی دەکەم بەس هەرچیشتە ئەوە کاگازادی پیاوێکی بەڕێزە وە حەمەفەتاحیش بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەرە ئەوش هەر دڵسۆزترین کەسی ئەم کۆمەڵی هونەری میلی خەبت دەکەیش وڵای هەمیشە ویستومە یانیشتی تازە ئەو دڵسۆزی خۆتە دەستخۆش قوربانتم کاک جەلال بەڵام جار وای سێرەکەی ڕێک ناکەوێ وەزعەکە نەهەموارە یان ناکرێ کاکە تۆ سێرم ئەم کوردستانی کە هەر پڕە لە ئاژا لە نەهامەتی و لە کوشتن و لە بڕینە یعنی هەچ ماڵێکیم کوردستاناگری هەمووی تازێبار و هەمووی ماڵوێران ینی بەڕاستی شتەکەم ڕاستە مشتی شا دەڵێن بەڵام زۆر بەکەمی زیاتر من لەگەڵ معاناتی ئەو خەڵکیە دەستکە خۆم ئەو حوزنە لە دڵمایە حەزەکەمە شتێ ئەو کە گۆرانی ئێڵێم تاسیل لە بەرامبەرەکەم دەست و چاو خۆش بە هیوای ئەوەی کاکجەزای سازیش ئیشەڵا